ئیسرائیل خۆی بۆ هێرشێکی بەرفراوان لە غەزا ئامادە دەکات. ئیسرائیل دەیەوێت فشاری سەربازی فراوان بخاتە سەرکەرتەکە. لا پێشهاتێکی نوێی شەڕی غەزەدا سوپای ئیسرائیل دەستی کردووە بە بانگهێشتکردنی هەزاران سەربازی یەدەک. سوپا دەیەوێت فشاری سەربازی فراوان بخاتە سەرکەرتی غەزا بە ئامانجی ڕاکێشانی بزوتنەوەی حەماس بۆ سەر مێزی دانوستان لەبارەی بارمتەکانەوە. ڕادیۆی سوپای ئیسرائیل ئەمڕۆ یەکشەممە لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە 5 لیوای یەدەک لە چوارچێوەی ئامادەکاریە بەردەوامەکان بۆ فراوانکردنی ئۆپراسیۆنی سەربازی لە کەرتی غەزا دامەزراون. لای خۆیەوە ماڵپەڕی هەواڵی والای ئیسرائیلی لە زاری ئەرکانی گشتی ئیسرائیلەوە بڵاوی کردەوە سوپا بەنیازە ئۆپراسیۆنێکی کۆکردنەوەی ڕێکخراو ئەنجام بدات کە ئامانجی دەستەبەرکردنی کەرەستەی پێویست و ئامادەیە بۆ هەموو سیناریۆ وەگەرەکان. لەوانە شاری سەربازی بە ئامانجی ڕاکێشانی بزوتنەوەی حەماس بۆ سەر مێزی دانوستان لەبارەی بارمتەکانەوە. بەپێی هەمان راپۆرت ئۆپراسیۆنە سەربازیە پێشبینی کراوەکان هێرشی وشکانی و دەریایی و ئاسمانی لەخۆ دەگرێت و پێشبینیش دەکرێت توند و تیژترین هێرش بێت لە ماوەی چەند مانگێکدا.